بەڵێ لەگەڵتان بەردەوامە بین. زمانی ستانداردی کوردی دەستکەوتەکان دەرفەتەکان ئاڵنگاریەکان ئەمە ناوەڕۆکی ئەو دیبەیتەیە کە لە چەند ڕۆژی داهاتوودا دامەزراوەی ڤیم بە نیازە سازی بکە کە لە ڕاستیە ئەم دیبەیتە مەجالێک ئەڕەخسێنێت بۆ چەند کەسێکی پسپۆر لە بواری زمان بۆ ئەوەی کە بێن لەسەر زمانی ئستاندارد گرنگەکەی گفتگۆ بکەن و ئەگەر کاتە دقیقەکەشتان بێ بڵێن سپەینەیە کاتژمێر 5 ئێوارە ئەم دیبەیتە ساز ئەکرێ و لە ڕاستیە هەر ئێستا ئەبینین کە هەندێک دەنگی جیاواز هەیە هەندێک لە پسپۆرانی زمان ئەڵێن زمانێکی ستاندارد هەبێت هەندێکیشان بە هەندێک هۆکار ئەڵێن نەبێت ئەی ئەم هەموو شێوەزار و ئەوانە ئەگەر یەک زمان هەبێت ئەوانە نادیدە ئەگرێن وردە وردەلانێ وشەکان لە یاد بکرێت کاتە ئێمە نامانێت زۆر بچینە ناوەڕۆکی زمانەکەەوە و ئەوەی کە لەم دیبەیتەیە تیشکەخێت دقیق سەرچی بەڵام بە شێوەی گشتەکەی ئەمانەوێت لەسەر ئەم بابەتە قسە بکەین و لەسەر ئەوەی کە دامەزراوەی ڤیم بۆ بابەتێک وەکو زمانی ئستاندارد بەلایەوە گرنگ بووە هاتووە و لەسەری کاری کردووە و هەروەها چی بکرێت بۆ ئەوەی کە لە نێو نەتەوەیەک وەکو کورد کە زمان بۆی بابەتێکی زۆر زۆر هەستیارە ئەم زمانە بپارێزیت بە حکمێک کە بەداخەوە ئێستای بینین ژمارەیەکی زۆر لە مناڵەکانمان بە زمانی کوردی تەنانەت لە ماڵیشەوە قسە ناکەن کاتە با بەڕێز شادمان محەممەد ڕێکخەری پرۆژەکە زیاتر لەسەر ئەم گفتگۆیە لەگەڵمان بێ کاک شادمان سڵاوە لێ بێ زۆر بەخێر هەر سەرەتا پێمان بڵێ بۆ دامەزراوەی ڤیم دەستی خستۆتە سەر ئەم بابەتە گرنگە. پێشەکی زۆر زۆر سپاس بوویەوە سڵاو لە جەنابیشتان زۆر بەخێر بێت. ئێمە خۆشحاڵین کە کەناڵی کورسات وەکو هەمیشە گرنگی بەم پرسە گرنگانە بەم بابەتە گرنگانە ئەیا و بانگێشی ئەو لایەنانە یاخود ئەو شوێنان و دامەزراوانە هاکات تاوەکو ڕوونکردنەوەی زیاتر لەسەر ئەو چالاکی و پرۆژانە بدەن کە ئەچێتە خزمەتکردنی کۆمەڵگەی کوردیەوە. دامەزراوی ڤیم هەر لە بناغەیە کە ینی دامەزراوە لەسەر چەند سێکتەرێکی زۆر گرنگ دامەزراوە کە ئەوە کاریشی لەسەرەکە بەڕاستی و لە ماوەی ئەم چەندی ساڵی ڕابردوو بە ئێستاشەوە ڕۆژ بە ڕۆژ لە گەشەسەکردن و لە پێشکەوتنی زیاتردایە و بە تایبەتی لە ڕێی ئەو پرۆژە و ئەو کار و چالاکیانەیە کە پێشکەشی کۆمەڵگەی کوردیەکە لە کوردستانە لەسەر ئاستی کوردستان بەگشتی نەک بڵێن لەسەر ئاستی شاری سلێمانی بۆیە بۆ ئەم جاریان بابەتی دیبێتەکە کە ئەمانەی قسەی لەسەرکەین سەرەتا لە ناونیشانەکەەوە دەست پێگەین زمانی ستانداردی کوردی دەستکەوتەکان دەرفەتەکان و ئاڵنگەریەکان بۆچی ئەم ناونیشانە لەبەرەوەی کە کاتێکە چتە ناوەڕۆکەکە و هەر یەک لەمانە قسە و باسی لەبارەواکرێ ئێماڵین دەستکەوتەکان بێگومان دەستکەوتمان هەیە چەند ساڵە زمانی کوردی لە زۆر شوێنی خۆی کردووە کاریگەری خۆی دروست کردووە ئەمە یەکێکە لە خاڵەکان خاڵێکتری کە باسی دەرفەتەکەین دەرفەتیشمان بۆی هەیە ینی هەمیشە تۆ دەرفەتە هەیە بۆی کە بتوانانی گەشەی پێبیت و زیاتر کاری لەسەرکی زیاتر کار لە چەسپاندنی بکەیت ئاڵنگاریەکان ئەو ڕوبەڕووبوونەوە تەحەدیانەیە کە ڕوبەڕووی بێت و ینی تۆ بەتەنیا کاتێکە باسی زمانەکەی خۆتۆ بەتەنیا لەم ناوچەیان نیت تۆ وڵاتە دراوسەکانیش هەڕەشەیەکی ئاشکرا و نەئاشکران لەسەر زمانەکەت بۆیە ئەمە لەسەر ناونیشانەکە وەستاینەوە دامەزراوی ڤیم هەموو ساڵێک لە سەرەتای دەستپێکی کارەکانیە کۆمەڵەی پرۆژەی هەیە سابتە ڕای ئەگەێنێت دیبیت و سیمینار و پانێڵ و سیمپۆزیۆم و ئەو کار و چالاکیانە ڕائگەێنێت ئەڵە بۆ ئەم ساڵ بۆ نمونە 5 پرس 6 پرسی گرنگمان هەیە قسەی لەبارەوەکەین بۆیە هەر لە ئۆڵەوە ریسێرچ و دیراسی خۆی لەسەر کردووە ئەنجا هەنگاو بە هەنگاو بەپێی کاتگونجاندن و بەپێی بانگێشکردنی ئەو بەڕێزانە یاخود ئەو کەسانی کە پسپۆرن چونکە یەکێک لە خاڵە هەرە گرنگەکانی کە دامەزراوی ڤیم بەڕاستی کاری لەسەرەکە کەسانی پسپۆر کەسانی شارەزا پەیوەست بە بوارەکە بانگێشەکە ینی بۆ نمونە ئێستا خۆتان ئەزانن بابەتی زمان بابەتێکی ڕاستە ئێمە ڕۆژانە لە مناڵێکەوە تا گەورە هەمومان قسەی پێکەین پێڵ قسەی ڕۆژان و زمای ڕۆژان بەڵام کاتی هیتە سەر پرسێکی گرنگ پرسێک تایبەت بە زمان تۆ بێ خەڵکانێکی پسپۆر خەڵکانێک بانکی کە لە چینی نوخبە بن بتوانن ئەوان قسە لەسەر بابەتێکن کە ئەم بابەتە زۆر هەستیارە پەیوەست نییە بەتەنها بە ناوچەیەکەوە پەیوەست نیە بە باشوورەوە پەیوەستە بە ڕۆژهەڵاتەوە پێویستە بە ڕۆژاوە پێویستە بە باکوورەوە بۆیە ئەبێ بە ڕێزگرتن لە زاراوەکانی تر لە ناوچەکانی تر کاری لەسەر کرێ بە وردەکاری و قسەی لەسەر بکرێت ینی ناکرێت بە هاکەزایی و بەڕاگوزاری و بە سەدحی لەسەر بابەتەکان قسە بکرێت ئەتوانی ئاماژێک بۆ ناوی بەشدار بووەکان ئەو بەڕێزانی کە بانگێش کراون بەڕێز دکتۆر جعفەر شێخ الئیسلامی موکریە لە زانکۆی کەنەدا خوێنێت دکتۆرە پسپۆر پرۆفیسۆرە
خانم دکتۆر فەرەنگیز قادری لە زانکۆی بەریتانیا و هەر لە بوارەیە شارەزایە لەگەڵ بەڕێز دکتۆر نەجمەدین جەباری کە لە زانکۆی کوردستان سنا ئەویش بە هەمان شێوە ئەم سێ بەڕێزە بانگێشکراون و هەر یەکەیان بابەتێکی جیا پێشکەشەکە هەمویان ئەچێتە خزمەتکردنی زمانەوە بەڵام ڕاوبۆچوونەکان جیاوازن و زۆر ئاسایە چونکە ئامانجی سەرەکی ئەم دیبیتە لێک دوو پرسیارە خۆی بینێتەوە ئایا زمان بەستاندار دەکرێت ئەگەر بەستاندار دەکرێت ئەلنگاریەکانی چین ینی کێشەکانی بەردەمی چین باش ئەگەر ناکری چ شتێ ڕێگرە ئەو هۆکارانە چین بۆیە وردەکاری ئەو مناقەشەیە ئەو گفتوگۆیە بۆ ئەو بەڕێزانە جێڵێن کە لە ڕۆژی دیبێتەکە کە ڕۆژی دووشەماکە یەکینۆ لە کاتژمێر 5 دەست پێکات ئەوان خۆیان مناقەشە لەسەر ئەو بابەتانەکەن کە خۆیان دیاریان کردووە بەڵام وەکو ئامادەکاریەکانی سەرەتا کە دامەزراوی ویم هەپی هەستاوە هەموو شتێکی بە جوانی خسۆتە سەرسکەی خۆی و ئامادەیە بۆ ئەنجامدانی دیبیتەکە وەکو بەڕێستیشتان شارەزان من سەرنجشمەوە لە کورساتە زۆربەی ئەو بابەتانی کە گرنگی پێن بابەتی کللتوری و زمانەوانیوانە ئەبێ هەمومان بە چاوێک سەیری زمانکەین کە ئەمە پەیوەست نییە بە تاکێکەوە بە ینی پێوەستە بە کۆمەڵگەیەکەوە پێوەستە بە هەرێمێکەوە پێوەستە بە چاپارچی کوردستانەوە ئێمە ئەبێت کەشێکی بۆ بڕەخسێنین و ئەم دیبیتەش کە کاتێک ئەنجامەیرێ ئەم دیبیتە تۆ ناگەێنێتە بابەتێکی یەکلاکەرەوە بەڵکو ڕێگەکەت بۆ باشترەکات ڕێگەکەت بۆ ئاسانترەکە کە گفتوگوی زیاتر و قسەی زیاتر لەسەر هەڵگرێ بۆی لە ئایندەیە ئەو چینە نخبەیە یاخود لایانی پەیوەندیدار بە حکوومەت بە پەرلەمان ئەوانیش بیرێکی لەکەن ئێستا خۆی مازانی زۆربەی زمانی فەرمی لەسەر باشوورە سۆرانی جێکەوتووەنیە بەڵام خۆنە تۆ بچی بۆ بادینان خەڵکەکی هەر بە بادینی قساکە بچی بۆ هەورامان ئێسش بە زمانی هەورامی قساکەن ینی ڕۆژهەڵات ینی زاراوەکان چەندێک جیاوازین ڕەنگە خەڵکێک هەبێ بڵێ ئێمە بۆ ئەوەی کە یەکگرتووتر بین زمانێکی ستاندارد خزمەتکە بەڵام ڕەنگە هۆکارەکانە بۆی کە زمانی کوردی دەوڵەمەندتر کردووە ئەمە یەکێک لە هۆکارەکان کە زمانی کوردی دەوڵەمەند کردووە ئەمە نەکە شێوەزاری جیاوازمانەیە گوشەی جیاوازمان هەیە بەڵێ ئێستا ئێمە لە قسەی ڕۆژانەمانە زۆر جار وشە بەکارێنین ینی وشەی عەرەبی فارسی زۆر جار ئینگلیزیەتە ناومانەوە لە میدیاکانە زۆر جار کۆمەڵە دەستەواژە بەکارێن نازانی چییە نازانی واتای چییە هەنی من بمبورە ئەمەوێت دوای وەڵامدانەوەکەی سەحر ئێمە جەنگێکی زمانمان لەسەرە یعنی ئێمە خۆمان ئەگەر فریان نەکەوین مناڵەکانمان لە داهاتوە باقارێکیارڕ باشە ئێمە بە خۆمان نازانین چەندین خوێندگاکراوەتەوە چەندی وڵاتەیە کەلتورەکە تێکەڵ ئێمە بکە زمانی ئێمە لە ڕابردووە کە ئەو هەموو ناخۆشی و بەسەرهاتە ناخۆشی و جەنگە بەسەر ئەماتۆ بەس لە بەرەوەی شوناسی ئێمە زمانی ئێمە بسەڕنەوە بەڵام ئێمە کوردین هەر بەرگەمان گرتو لە بەرەوەی زمانەکەمان دەوڵەمانە باشە یعنی تەنانەت تازەترین شت من دەستخۆشی لە دامەزراوی فیلمەکەم بەڕاستی لەبەرەوەی کە ئەم بابەتە بابەتێکە کە ئەبێ هەمومان خەمی بخۆین ئەو پرۆفیسۆرە بەڕێزانە هاتوون ئەم بابەتانیان هەڵبژاردووە ئەبێ بزانین زمانی دایک فێری مناڵەکانماکەین ئەنجا زمانی دووەمیان فێر بکەین چونکە ئێمە کوردین و لەسەر یەک خاکەژین ئەمە زۆر گرنگ یعنی من هیوادارم کە ئەمە یەکێک بێ لە پرسە گەورەکانی بیانی بۆی کە گفتوگۆی لەسەر بکرێت هاین تەنانەت ئەم بەیانەی لە هەواڵەکانە زۆر دڵگران بووم لە شاری کەرکوو گەیتەوە بەرەو دەستپێکی خوێندنە ڕێن مامۆستای کوردی مەعاشی نایەنێ یعنی ئەمە خراپە بۆ وانەی کوردی لابەری لە وانەکانمانە مناڵی فێری عەرەبیە بچی بکات بۆیە هیوادارین ئەمە کێشەیەکی گەورەیە دکتۆردانان لە شوێنی بەڕێز دانیشتووە کە دکتۆرێکی بەڕێزە لە زمانوانیە کارەکە ئەڵێ وەڵڵاهی ئەگەر بێنم بەس من نمونەی شاعیرە کۆنەکانی خۆمانە بۆ بێنم کە ئەو زمانە کوردی پاراوی بەکاریان هێنەوە خۆمان بێکۆ بووین چەندین واتای جوانی هەیە کەواتە کاک شادومان دامەزراوی فیلم ئەم کارە پیرۆزاگرێتە بەردەم ئەم کەسە بەڕێزانە باکە دوای ئەوە فیدباکی ئەما بێت چۆن بێت من حەزەکەم لەو قسەی تۆ دەستێک باسی جەنگە کرد بەڕاستی ئێمە لە جەنگین بەڕاستی لە درێژایی چەندین ساڵ ئێمە لە جەنگی زمانین ئێمە یەک شتیشمان لەبیر نەچێ ئێمە بە حکمی جوگرافیا هەڵکەوتی جوگرافیا کەوتونێتە شوێنێکەوە زمانی فارسی کاریگەری سەر خەڵکی ڕۆژهەڵات ینی هاوڵاتی هاونیشتمانی ڕۆژهەڵات هەیە باکوور لەسەر کوردەکانی باکوور ئازانی هەمومان ئەوازین ڕۆژئاوە سووریا بە زمانی عەربی و عێراقیش لە ساڵانی ڕابردووە لە سەردەمی دیکتاتۆری بەعسا زمانی عەربی زاڵ بووە باشە ئەمە وردە ئەمە ئیشمان کردووە لەسەری پاچیکەینەوە وردە ئیشمان لەسەر کردووە بە کوردی قسەکەین بەڵام بێ ئاگاین لەوەی کە زمانی ئینگلیزیش بە تەواوی داگیری کردوین هاتوۆتە ناومان ینی بە تایبەتی مناڵەکانیان داگیر کردوین ینی من
زمان وەکو بابەتی کە ڕێگەزپەرسی سێری ناکەم بڵێم خەڵک نابێ بە زمانی فارسی و تورکی و عەربی و انگلیزی قسەکە نەخێر تۆ توانی بە زمانی فارسی قسەکەی بەڵام خزمەت بە کورد کەی مشکلەم نییە ولا هەنێ بابەتە لە هەنێشتی تایبەتە مەسەلەن سپێنێ توێ دیراسەیەکەی بابەتێکی لەسەر زمانی کوردی مشکلە نیە تۆ بۆ قەومێکی تر بە زمانی قسەکە بەڵام با لەسەر حسابی زمانی کوردی خۆمان نەبێ ینی ئەمە بە زمانی خۆمان بە بچووک سیر نەکەین ئێمە ئەگەر زمانی خۆمان بە بچووک سیرکەین میلەتەکەشمان بە بچووک سیرەکەین کەسایەتیشمان بە بچووک سیرەکەین یعنی من بۆ باز ناکەم بە بابەتی شیعاری قسەکەین ینی خەڵک چ زمانە بەسێ بە کۆمەڵە مەشاکلی درەوە نە تۆ زمانەکەی تۆ سەرەکیە ینی لە ئەبێ ئەو جەنگی کە تۆ باسێکی ڕۆبەڕوو ببینە ڕۆبەڕووبوونەکانیش بەتەنها شەڕ نییە چەکی بۆ وەڵگریت و سەردەمەکە گۆڕاوە تۆ ئەتوانی لە ڕێی هەر ئەم کەناڵی بەڕێسانەوە لە ڕێگەی حکوومەتەوە لە ڕێی شوێن فەرمانگە فەرمیەکانەوە هەتا بە تابلۆکان دەست پێکەین ئەنی لە تابلۆکانەوە دەست پێکەین منم بەیانی هاتم تابلوی سیارێکم خوێن و نووسراوە عێراق سلێمانی خۆ من ناڵمەوە غەڵەتی چێوەمانە بەس بیرم کردو ئەی بۆ نەنووسێت کوردستان سلێمانی بە کوردی بۆ نەنووسرێ پرسیارەکە مەرج نییە قسەی من ڕاست بێ ڕخنەیە خەڵکی تر کە حەز لە زمانەکە ئەڕوا تابلۆکە خوێنێتەوە خەڵکیکی ئاساییە حەسەکە زمانی کوردی بێ ینی ئێستا بڕۆ زۆربەی نووسەرەکان ینی نووسەرێکی وەکو ئەفو بڵین شاعرێکی وەکو بەڕێز عەبدوڵڵا پەشێو بڕۆ لە زۆربەی ڤیدیۆکانێک کە بڵایەکە تۆ ینی هاوارەکە بۆ زمانی کوردی ینی لە ینی هاوارەکە تکایە فریای زمانی کوردی کەون ئەڵێ زمانی کوردی لە خەتەرێکی زۆرە یانێک نازم ئەو ڤیدیۆدان دیوەیانە و بۆیە زۆر جار بەشێک هەیە لە شاعر و نووسەرەکان لە من و تۆ زیاتر خەمیانە بەڵام ئەبەر ڕێگەیکیان بۆ بدۆزرێت و بهێنرێ قسە بکرێت لەسەری ینی میدیا ئیشی ئەمە بێ کە ئەم بابەتە زەق کاتەوە تۆخی کاتەوە میدیا ئەرکی زۆر گەورەی لە سەستوە لە بەرامبەر زمانی کوردیە بەڵام بەداخەوە ئێمە ئەیبینین منداڵانی ئێمە لە ئێستای خەریکن بە زمانێک بەدر لە زمانی دایکی خۆیان قساکەن ئێستا لەوانەیە بەشێکی زۆری ئینگلیزیەکە بێت یان زمانی تر بێ بەڵام بەداخەوە واتە ئەوەی کە میدیا ئەیکا بۆ ئەو کەسانەیە تەمەنیان گەورەی لانێ بۆ ئەوان زۆر کاریگەری هەبێ کە خۆی هەڵی ئەبژێرە بەڵام تۆ چی ئەەکەی لە مناڵەکە بەو شێوەیە بەداخەوە خەریکە فێری زمانە بێ بەڕای جەنابەت ئەوەی کە ڕێکارێک بێت کە بەڕاستی لەم کۆمەلگایە بتوانانی کاری پێ بکەی چی بە باش ئەزانێت دامەزراویم هەر ئەمە هەمە هۆکارەکەی یەکێکە لەوانە چەندین هۆکاری تر کەم پرسێڵ بژاردو بوو ئەوەیە کە بابەتەکە بوو ڕوژێنری و قسەی زیاتر لەسەر بکرێ بەنمونە بەڕێزاڵی بۆ کەسە بەتەمانەکان و ئەو کەسی کە ئەزمونێکیان هەیە زمان نەخێر ئەوی میدیا بۆ کەسێک ئەبێ ئێستا من تەمەنم گەورە ئەتوانم سەیری بەرنامەیە بکەم ئەڵێم زمانی کوردی بەشێک لە کەلتوری من کاتە بێ سوور بم لەسەر بەڵام تو مناڵ ئەم هەڵسەنگانە ناکات ئەو ئەرکی پەروەردەیە ئەرکی خوێندنگەیە کە بتوانێت ینی ئەمە دووبارەیەکەینەوە لە پاڵ زمانی ئینگلیزی فێر بێت با زمانی کوردی لە پێشی نەبێت ئەو لەوێت بێت تۆ ئەم خەمە لە پەروەردەی ئێمە ئەبینی وەڵاهی کێشە زۆر زۆرە بەس ئەبێت یانی نابێت ئێمە هەر بەر ڕژبینی و سێریکەین خەڵکی زۆر دڵسۆزمان هەیە یانی ئێستا بۆ منە زۆرێک لە نووسەرەکان خۆشیان زۆر جار کە ململانی هەیە لە بینیانە و کەڵم ململانی مەبەسم ڕێی جیاوازیان هەیە لەسەر بەستاندارکردنی زمان یاخود بە زمانی کوردی تەنانەت ڕێنووسی یەکگرتووی کوردیش سێرەی نووسەرێک بە شێوە زمانێکە نووسێ نووسەرێک تر ینی ئەم مەشاکلشمان دروست بوو حتا یەکێک لەوانە یەکێک لە نووسەرەکان لە ڤیددیوەکە دیسەڕ من متابعام کردو چادێم کردو ئەڵێ کاکە فەرمونون با کۆبینەوە خەڵکی نوخبا خەڵکی تایبەت باز زمانێکی ستاندار ڕابگەێنین تاکو هەمومان لەسەری کۆک بین ئەمە ئەم ئیشە زۆر زۆر ئەخایانێن بەڵام نابێ بوەستین ینی بە درێژای چەندی ساڵ تۆ هەوڵی وەدراوە ینی تۆ تەنها لە ڕووی مێژوو لە تۆ نەدراوە لە ڕووی سڕینەوە ینی لە زۆر ڕێگەوە هەوڵدراوە بۆ سڕینەوەی تۆ یەکەم سڕینەوە کە ئیشی لەسەرەکری و دوژمنانی کورد دوژمنان بەمانای ئەوەی کە تۆ نەهێڵێت سەر دەربینیتەوە یەکەم شت کار لەسەر زمانەکە دەکا یە بە شێوازی جیاوازیەتە ناوتەوە بەبێ ئەوە یاگە لە خۆ بێ ینی بۆیە ئەکرێ ئەمە چی بکەین لە پاڵ هەبوونی زمانەکانە نەهێڵین هەژمونی ئەوان ئەو زمانانێتتر زاڵ بێ بەسەرمانە و بتوانین ئەم زمانی خۆمان وەکو زمانی دایک بپارێزین ڕێزی لێ بگرین و زمانەکان تریش فێر ببین لە پاڵیا بۆ قەزی بەستاندارکردنەکەش دیسانەوە بابەتێکی جیاوازە ئەویش ئەبێت ڕێی خەڵکی پسپۆر ئەنی ئەمە دامەزراوی ویم کەواتە یەکێک لە خاڵە گرنجەکان بۆیە خەڵکی شارەزا و پسپۆری بۆ بانگەکە تاوەکو لە ڕێی ئەو خەڵکانەوە و لە ڕێی هەنگاوەکانی ترەوە ڕەنگە دامەزراوەیەکی تر ڕەنگە دەستگایەکی تر شوێنی کری ئەویش ئیشی بۆ بکە هەموو پرۆژەکان هەموو کار و چالاکیەکان کە ئاچێتە خزمەتی زمانەوە وردە لێرە و لەوێ کۆ بکرێتەوە پاشان ینی
وەکو چۆن لەی پرسێکی گشتی بکرێ بە پرسێکی گشتی قسەی لەسەر بکە چونکە ئێستا ئێمە نازانین ئایا بەستانداکردنەکە سەر ئەگرێت یاخود سەر ناگرێت بەڵام تۆ بێ هەراوڵی وەبی و ئەگەر سەریش بگرێت بە چ ڕێگەیەک ئەیکێ و ئەگەر سەر ناگرێت ئەو بربەستانە چین لە بەردەمیانە کە ئەبێ هەوڵ بدرێت لا ببرێ و ئیشی لەسەر خۆی بەداخۆ زۆر کات نەکەینە ئەرکەکە نەخینە سەرکەس ئەرکەکە خۆمانی ئەنی کاڵم خۆمانین هەموو خێزانەکان خۆمانی کە ئێمە باسی زمانی ساندار دەکەینە بێ مناڵەکانمان گۆشکەین بە زمانی کوردی بەڵام ێساوەمان لێ هاتووە زمانی کوردی بۆتە بەشێ لە دەرس نەبۆتە بەشێکی گرنگ لە ژیانمانە بەداخەوە یعنی مناڵە بە ئەوکەی جوابتایەتەوە مناڵە نازانێ بڵە دایەجان مناڵە نازانێ بڵە باوکەجان بە زمانی کە جوابتایەتەوە مناڵە نازانێ بە کوردی ئێمە مناڵ بووین فێری داڕشتنی کوردیانە کردین ئەمان نووسی بە کوردی ئێستا مناڵێکە لە پۆلی من خۆم دەرسم و تۆ لە خوێندنگا بۆیە ئەم شتە تاچید یەکەم وێڵم نازانێت چوار ڕستە بە کوردی بنووسێت ئەخر ئەمە خراپە لە پۆلی شەشی ابتیدایی بیت بەڕاستی کاک شادمان یعنی ئێستا ئەو پرۆفیسۆرە بە ڕێزانەی وەکو دامەزراوی بین بانگیان کردوون کە ئەزمونێکی باشیانەیە ئەتوانم بچنە ناوڕۆکی زمانەوە بەڵام ئەمەشتی سادەن بڕوا بکە ئەمە گرنگە بەڕوا بکەم ساڵ لە خوێندن دەست پێکەینەوە ئەبێ یەکەم شتکار لەسەر ئەو بکەین کە مناڵەکانمان ئەم هەموو خوێندنگە ئاهلیە هاتووە بەخوا خەڵکی وا هەیە وەڵڵا حەز ناکە مناڵەکەی بێتە مەکتەبی ئەهلی لە بەر چاولێکەری لە بەروی خوشکەکەی مناڵەکەی لە مەکتەبی ئەهلیە ئەمیژەی بە ئەی وەری ناگرێ تۆ جارە فێری کوردیکە ئەنجا با فێر بێ ئەم خەمخۆریە تا چەند گرنگە بەڵێ ڕاستە بەیانی گفتوگویەکی زۆر ئەکادمیە پرسی زۆر جیاوازی تایە ڕاو بۆچوونی زۆر جیاوازی تایە بەڵام ئەمەش با پرسیار بێت خۆی بە بۆچوونی من ئەمە پێشەوە پرسێکی فەرمی حکومیە پارلەمانی کە ئیشی لەسەرکە بەڕاستی یعنی بۆ منە وەکو چۆن ئێستا بۆ منە لە دەستورە تۆ دەنگ لەسەر دەستورە یرێت ئەبێت لە مەشە جیهەتی حکومی یاری وەکو ببوورە ئەمە بەسمۆنی ینی وەکو جۆرێک لە سەپاندن بڵێن ئەبێ وابێ مەبەست تۆ دیقەتی شتێکە یاوە ینی بۆچی کوردەکانی خۆمان لە ئەوروپا سەباری و لێ گەورە بن دایک و باوکەکە شەڕێوەگەن مناڵەکان فێری زمانی کوردیکەن بیستانە بەڵێ کەچی لە ناو خاک خۆمانین هاچین هەوڵی زمانەکانی تری نزاڵێکن بەسەر مناڵەکەمان ئەگەر بینلیزی قسە ناکەین وازانین ئەیبە دیسان و جەختەکەینەوە لەسەر ئەوەی کە ئێمە زمانی کوردی با لە پێشی نەبێت زمانەکەمان بە کوردی قسەی پێ بکەین هەوڵ بین پاشکەینەوە تا ئەو شوێنی ئێستا ئێمە لە قسەی ڕۆژانەمانە زۆر نۆرماڵە ینی ئاسایە لە هەموو دنیا هەیە خەڵک وشەیەتە ناو قسەکانتەوە بەڵام با زمانی نووسینمان زمانی کوردی بێ ئەنی هەوڵ بین نووسرە بەڕێزەکان وەرگێڕە بەڕێزەکان بەرمونە ئێستا ئێمە لەم دیبیتە خەڵکی جیاوازمان بانگێش کردووە ینی چینێکی بەز نوخمە بابان کردووە لە ڕێی کارت بانگێژنامی تایبێتەوە کە مامۆستا و زمانزانی بەشی کوردین کۆلێژەکان لەسەر ئاسی زانکۆکانی کوردستان بانگێشمان کردوون بێ جیاوازی لەگەڵیشە لە پێیجەکەەوە ئەلانمان کردو چی حەزی لێ باوەڕەکەی 150 کەس ناوی پڕ کردوەوە ینی کەواتە خەڵک حەزی لێدی ینی پرسی زمان چی حەزی لێ ناگە ئەوەی کە ئایدۆلۆژیایکی جیاوازی لەگەڵ تۆشایان حەزی لێکە ڕێزی زمانەکەی بگیرێ ئەوەی کە خەڵکی ناوچی تریشە هەر حەزەکە ڕێزی زمانەکە بگیرێ بۆیە ئێمە ئەتوانین بەستانداگرنی زمان ڕێز لە شێوەزارەکانی زمانەکانی تریش بگیرێت بەبێ نادی دەگرتنی شێوەزارەکانی تر بەبێ پەراوێز خستن بەبێ سەباندنی شێوەزارێک بەسەر شێوەزارێک ترەوە ینی ئێمە با ئەمە ژووک و مەسەلەی سیاسەتەکە لێ لێپەرێکەمان لە ئاوازێ بخوێنی بۆیە ئەم بابەتە ئەبێ بەجێ بێڵین بۆ خەڵکی پسپۆر بێتە ناوی لەگەڵیشە حکومت و جیهەتە فەرمیەکان پشگیریکەن و ئەبێ ئەمە دیراسەیەکی قوڵی لەسەر کرد ینی لێکۆڵینەوە بە دوواداچوونێکی باشتری بۆ بکرێت و هەنگاو بە هەنگاو لەگەڵی بڕوە ئەم دیبیتە ئەبێ بە هەنگاوێک و لەو پێش ڕەنگە زۆر شوێنی تر هەنگاویان بۆ نابێ بەڵام ئەمەی دامەزراوی ویم هەنگاویشی گەورەی بۆ ناوە یەکەم شت بۆ دەست پێ کردو کە ئەو کەسە شارەزانەی بان کردووە و لە ئایندەشە بەرنامەی تری هەیە پرۆگرامی تری بۆ هەیە هەروە بە ئاسانی لێ دەرناچێت چکۆی بەڕەسانەزان دامەزراوی ویم کاتێکە لەسەر پرۆژەیەک ئیشەکە پرۆژەکە هەراوە ڕاگوزاری نییە بۆ خەڵکی پەخشکاتەوە بیبین وتاوە نەخێر زۆر بابەت هەیە کە ئیشی لەسەرەکە باوەڕەکەی جاریوە تا نیگەێنێتە ئەنجام وازی لێنیان ینی بە زنجیر ئیشی لەسەرەکە تا ئەو شوێنی دەسەڵاتی دامەزراوی ویمی تیاابێ سەبۆر منە زۆر پرسمان هەیە هەرچێتەوە سەر پرسی زمانەکەی خۆمان تۆ جاریوە سنوورەکە و بە جۆرێک لە جۆرەکان بە ناوی شتی ترەوە داگیر دەکرێت ئەوەش کە هێتە ناو سنوورەکەەوە زمانەکە شتی پێوە داگیر دەکرێت بۆیە ئێستا ئێمە سەرنجەکانمان چڕ کردوەوە لەسەر زمانی ئەڵین تورکی نیەتە ناومانەوە زمانی فارسی نیەتە ناومانەوە عەربی نیەتە ناومانەوە وایە بەڵام لە پاڵیا ئینگلیزی پێشەردوویان کەوتووە و بە تایبەتی لەم جی لە نوێ ئیشی خۆی بەتەواوی کردووە جی لە کۆنەکە شەڕێکی باشی کردبووی کە بەرگەی ئەو وشانە بگرێکە هاتە ناوەیە ئەو جەنگی کە بە ناوی وڵاتانی تر و بە بەهانێ
بەرنامە و پرۆگرامی ترەوە داخڵە بێت بۆی کە بتوانێت زمانەکە و لاوازکە چکە بە درێژایی مێژویش لەسەر ئەمەکراوە هەمومان ئەزانین بۆیە بە بۆچوونی من لە هەر هاوڵاتێک کورد بپرسی لە هەر شوێنێکی دنیا پێی خۆشە زمانی کوردی شوێنی خۆی بکوێ زمانی کوردی ڕێزی لێ بگیرێ زمانی کوردی بە شایستەی و لێ بڕوانین ئێمە شانازیکەین حتا بە زمانی کوردی خۆمان شەرم نەکەین بڵێن بچینە شوێنەکەەوە بە زمانی کوردی بڵێن بۆچی بە زمانی کوردی یان بۆ مناچی بۆ بەخاگەر عربی نەزانی هەستکەی کەمی لەبەرەوەی عربی نازانین ناوامە بە ینی تۆ بۆ کە بە ڕێزێک هاوڵاتێکی دەروی کوردستانتر عرب بێت فارس بێت تورک بێت یەکسەر خۆمان حەزەکەین دەست بەجێ بە زمانەکەی ئەو قسەکەین ناکاکەی چەکە ئەگەر ماوەیەکی زۆرە لێرە ماوەتەوە ئەوێت لێرە بژی قەچەکە بە فێری زمانەکەی تۆ ببێت بەڵام ئەگەر گەشتیارێکە قەچەکە تۆ توانی هاوکاری بی تۆمانە بۆیە قەزی زمان بەستەنها لە ناو قسەکردنمانانە لە ناو تێکستەکانمانە بە ئیش بۆ بکەین لە ناو تابلۆکانمان ئیشە بکەین لە ناو فەرمانگە حکومیەکانە ئەبێ کاری بۆ بکەین ئەبێ هەوڵ بین هەنگاو بە هەنگاو قۆناغ بە قۆناغ ئیشی لەسەر بکرێت تاوەکو بە هەوڵی هەمووان بە کۆششی هەمومان کۆک بین لەبارەوە و بتوانین خزمەتێکی زۆر گەورە بەو زمانەکەی کە ڕامانەگرێت کە ڕامانەوەستێنێ کاتوانە بمان هێڵێتەوە لە بە درێژای مێژووی ئێستا من و تۆ کەماونێتەوە ئەو زمانە بۆ لە ڕابردووە قسەی پێکراوە وە لە داهاتووشە بۆ نەوەکانی داهاتوومان ئەگەر ئێمە لە ئێستاەوە هەوڵی بۆ بین نەوەکانی داهاتووشمان پارێزراوە بێت جا کاک شادمان ئێستا هەر لەم خاکی کوردستانەیە هەنێک شوێنی گشتی هەیە تۆ ئەچیت بە زمانی کوردی قساکەی لێو تێ ناگە تۆ ئەبێ بە زمانەکەی ئەو قسە بکەی بەداخەوای لات قسەشەکە بنەوە ڕۆ دوێنێ خۆم کە شابە کەسێکال خەری بڵم سامحنی ینی ئەی خەری بڵم لێمە بوورە عربی خەری بڵم تۆ هەندێک شوێن جا ئێستا ئێمە ئەو وڵاتان ئەو گەلانەی کەلانەیە وڵاتێکیان نەبوو بێت یان زۆر بە سەختی وڵاتیان بەدەستهێناوە وەکو وڵات سلمێنراون بەداخەوە هەندێک جار ئەبینی متمانە بەخۆی لە نەو تاکەکانیان کەمان لەبارەی شووناسی خۆیانەوە ئەمەش لە ناویانە دروست بۆ ژێردەستەت لانێ ئەمە باڵ بکێشە بەسەر بیرکردنەوەی تاکەکانە هەندێک جار بەداخەوە هەل لەناو خۆمانە ئەبینێ هەندێک لە کەسەکان پێیان جوان نییە پێیان عیبە بۆ نمونە هەندێک وشەی کوردی بەکاربێن ئەچێ بۆ نمونە فارسیەکەی عەرەبیەکەی ئینگلیزیەکەی بەکار ئەهێنێ ئەڵێ ئەوە ڕۆشنبیرانەترە جوانترە کەشخەترە ئەو متمانە بەخۆیی بۆ تاکی کورد چۆن بگەڕێنرێتەوە بەڵێ من ئەگەر بمێ شانازیکەم بە زمانەوەیکەم جار بە زمانەکەی خۆمەوەیکەم دواتر بە زمانەکەی وەکو پیوتم ئەگەر بۆ نمونە گەشتیارێکی بەڕێز سەردانی ئەم وڵاتی کردووە قەیچەکە پێویستی بە هاوکاری هەیە زمانەکەتی بۆ بگۆڕە بەڵام ئەگەر هاوڵاتیکی دراوسەکانمانە هاتووە لێرە بژی تۆ ئەبێ ڕێزی بگریت هاتوو لێرە بژی قەیچەکە بە ئەو هۆڵ بە زمانەکەی تۆ فێر بێت ئەنی بۆچی تۆ چیتا وڵاتێکی ئەوروپی وڵاتێکی دەرەوە بۆ یەکسەر یەکەم شت وڵاتەکە ناچارتەکە بە کۆمەڵی ڕێگەی جیاواز فێری زمانەکەی ئەو وڵاتەکە ئیلا تۆ فێری زمان نەبی ڕەنگە هەلی خوێندن بۆ نەڕخسێنێ ڕەنگە هەلی کارە بۆ نەڕخسێنێ هەمومان کە سوکاربان لە ئەوروپا و لە دەرەوە لە شوێنان هەیە چ کەسێک چۆتە ئەوروپاوە یعنی ئەوەی کە فێری زمانی وڵاتە نەبوو بێ دوانەکەوتووە لە زۆر شتا بەڵام بۆیە ئێمە من کاتێک ئەچمە وڵاتێکی غەریبەوە ناچارم ئەگەر بمێلێ بژی ناچارم خۆم فێری زمانی ئەو وڵاتەکەم تاوەکو کارەکانی ڕۆژانم ژیانم و ئەمانی پێ بەڕێوە بن بۆیە بە بۆچوونی من ئەبێ ئێمە هەوڵ بین کەسانی بەرامبەر کە هێتە ناو خاچی وڵاتی ئێمە ئێمەش ئیش لەسەر ئەوە بکەین کە ڕێز لە زمانەکەمان بگرین ینی لەسەر هەڵپەی ئەوە نەکەین بووی بسەلمێنین بە عەربی قساکەین بووی بسەلمێن بە ئینگلیزی قساکەین تۆزێ ئەو مانتیایە ینی بە خۆشمەوە ینی ئەوە نییە مەسەڵەن خۆشمی لێ بە دەرکەم ینی با ئەو شتە لە ناو خۆمانە کەم بکەینەوە وەکو وتم لە سەرەتاشا ڕێزگرتن لە زمان ڕێزگرتنە لە شوناز ڕێزگرتن لە کللتورەکە ڕێزگرتنە لە کەسایەتی ینی کاریمایەکە ئی بە خۆت ئەمە بێجگە لەوەکو ئەم لایەنە وەکو لایەنێک تریژ وەکو مانەوە ینی تۆ بچیتا شوێنێکی دنیا ئەگەر هەواڵی لەسەر خوێنرێتەوە ئەڵێ هاوڵاتێکی کورد ئەڵێ کورد چیە ئەڵێ بە چ زمانی قساکە بۆیە چەند بەشێکە زمانی قسەکردنمانە وەکو هاوڵاتی هەوڵ بین بە کوردی قسەکەین یەتە سەر نووسین مەسەلەی نووسین نووسەرە بە ڕێزەکان وەرجێرە بە ڕێزەکان هەتا بتوانن بە کوردی بکەن ئەو تێکستەی لە عەربی وەریجێڕنیا لە ئینگلیزیە لە زمانە جیاوازەکانی دنیاوە هەوڵبەن زۆر بە کوردان ئەڵێ کوردانیەتی بە کوردیکردن زۆر بە پارایی بیگەن ڕێنووسێکی یەکگرتووی باشمان هەبێت زمانێکی پاراو بەکار بهێنێت لە شوێن لە دەستگا حکومیەکانە لە شوێنە فەرمیەکانە ناوەکانمان بە کوردی هەبێت لەسەر تابلۆ و لەسەر خەریکڵم قەتع لەسەر تابلۆکان کە لەسەر شوێنە گشتەکان و قوتابخان و نەخۆشخانەکان و ئەوانە با تابلۆکان
بە زمانی شیرینی کوردی بێت ئەمڕۆ کوتێکی عەربی و کوتێک کوردی بەڵێ نەبێت. ئێستا ئەمڕۆ ینی خۆشببختانە ئەبینیت حتا لە ئینی خۆتانە سیکەن ئێوە بازجار وشەی کوردی بڵاوگەنەوە لە پێچەکەتانە خەڵکیی زۆر کۆمنتان بۆ نووسن بۆ منە هەر لەم شاخێکدانداناوە ئەمە پێڵەن چیە و پێڵەن هەموو ناوەکان کوردیە سێرەکەی چەندها کۆمیان دێت خەڵک حەزی لێتی ینی خەڵک شەڕی بۆکانی ئەمە زمان پەیوەندی بەس لە بەشی تریا پەیوەندی بەس بەچین نوخبەشەوە نییە بۆی هەیە هاوڵاتیش ئاسایی زۆر حەزی لە زمانی کوردی بێ ینی ئەمە جاران زمانی گوننشینەکان زمانی دەرویشار زۆر کوردی بوون وشەی ویان هەبوو ینی وشەی کوردی پەتیمان هەبووە یەک دنیامانای هەیە یەک دنیا لێکدانەوەی جوانی بۆ کردی کەچی ئەمڕۆ وردە ئەو شارەمان بزرە بێت حتا زۆرێک لە نووسەرەکان ئاماژە بەونبوونی زمانێن یەکێک لەوانە جۆرج ئۆریۆل کە لە ڕۆمانی 84 باسێکە ڕۆمانەکەی لە 40 نووسیوە پێشبینی 100 ساڵی داهاتووکە ئەڵێ وشەی نوێ شوێنی وشەی کۆ نەگرێتەوە ئەڵێ لەقیەکە ینی ئەمە نییە مەسەڵ بڵین بەس ئێمەوە مالیات و خۆی سەبڕۆ سەر ئاستی ئەوروپا زمانی ئینگلیزی ئەوروپاشی داگیر کردووە ئەڵمانیای داگیر کردووە زۆربەی زمانەکانی تری جیهان داگیر کردووە بەڵام تۆ چیەکەی ئێمە هێشتا لە قۆناغی کترای ئەوان دەوڵەتن ئێمە هێشتا دەوڵەت نین ێ باش ئێمە هێشتا دەوڵەت نین زمانەکەشمان داگیر کردیانی تۆ ئەتوانی لە ڕێی زمانەکە تۆ ئەگە دەوڵەتشی نەبێ هەر بە زمانەتوانی وەکو دەوڵەت خۆ دەرخی بۆیە زۆر شتەکان قوڵترن یعنی قسەی زیاتر هەڵەگیرێت بە هیوام لە دیبیتەکە ئەو وەڵامانە یاخود ئەو پرسیارانە یاخود ئەو گریمانانەی کە لەسەر زمانی ستانداردی کوردی هەیە ئەو بەڕێزانە بۆ خەڵکی بخەنە ڕوو و هەنگاوێکی باش بنرێت و من پێشتان ڕاگەێنم کە دامەزراوی بیم پێداگریە کات لەسەر ئەنجامدانی چالاکی تر سیمیناری تر کە هەمووی ئەکچێتە خزمەتی دۆزی کردەوە واچێتە خزمەتی ئەو بابەتانەوە تاوەکو میلەتی کورد شانازی بکە بە شوناس و نەتەوەیبوونی خۆیەوە دەستان خۆش بێ بەڕاستی دەستخۆشی لە دامەزراوی فیلمەکەم مەم لە بەڕێوبەریەوە هەتاوەکو هەموو کارمەندەکانی چونکە هەموو ساڵێکیەوە بابەتێکی گرنگە بەردەم خۆتان لە ساڵی پارابینیمان چەنە توانیتان سەرچاو ئاویەکانی ئێمە پاپ بکەنەوە کەمە پەیوەستە بە ژیانی تاکەکانەوە ئەم ساڵ بۆ نمونە لەگەڵ ئەم هەموو سیمینارەیە هەوڵتان ناوە کۆمەڵە پەنجەماسی و کۆمەڵی کاری پرۆژەی نوێتان هەبێ بیکەنەوە هەوڵتان ناوە کۆمەڵی کاری لە بواری سینەما و فیلم و ئەوانە ئێوە دەستێکی باشتان هەبێت کە بتوانە فیستیڤاڵی باش بەڕێوە بەرن ئێمە دەستخۆشیتان لێکن لەم ئاستە باشەشتان پێشکەش کردووە لە شاری سلێمانیە بگرە پارێزگارش پاڵپشتێکی گەورەیە کە بتوانێت ئەویش هانی خەڵک بات بۆی کە لەگەڵ پرس و ڕاکانی وە بێ ئەمە هیوای سەرکەوتتان بۆ دەستخۆشی لێەوە کەم لە کۆتایی چاو بڵێم دامەزراوی ویم بەبێ ڕەچاوکردنیای دۆلۆژە بەبێ ناوچەگەرێتی بانگەشی هەر کەسێکە کات هەر لایەنێکەکە هەر شوێنێکەکە خزمەت بە هەر شوێنە جێگەیەکەکە لە پێناو کوردستانە لە پێناو خزمەتکردن بە گەشەسەندنی ئەو بوارانەی کە بەڕێستان ئاماژەتان پێکرد لەبەرەوە هەر لە مای ڕابردووشە ئەو سیمیناری کە لەسەر چەمچی هاوڵاتی بوون پێشکەشکرا ئەوش دیسانەوە خزمەتێکی تر بوو بە کۆمەڵگەی کوردی هیوادارین بەردەوام هەر سەرکەوتو زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت زۆر سپاس